خواردنی سەروپێ و سوودە ناوازەکانی. سەروپێ خۆراکێکی کوردەواریانەی بەسوود و بەچێژە، بەتایبەت لەم کاتانی کە نزیک دەبینەوە لە وەرزی زستان کە بەفر و باران و سەرماوا دەکەن هێندەی ترتام و بۆنی خۆش بێت. سەروپێ یاخود پاچا خۆراکێکی کلاسیکی بربڵاوی هەندێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری قەوقاز و نەرویجە. جۆری دروستکردنی لە وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە دەگۆڕێت، بەڵام بە زۆری لە هەرێمی کوردستان و ئێران و تورکیا شێوازی دروستکردنی زۆر نزیکیان هاوشێوەی یەکن. توێژینەوەکانی بواری خۆراکناسی و تەندروستی مرۆڤ ئاشکرایان کردووە خواردنی سەروپێ چەندین سوودی بۆ تەندروستی لەشی مرۆڤ هەیە. لەوانە سەرچاوەیەکی گرنگی مادە پرۆتینەکانە. دەوڵەمەندە بە مادەی کۆلاجین کە دوای لێنانی دەگۆڕێت بۆ جێلاتن کە بڕێکی زۆر لە ترشە ئەمینیەکان بەجەستا دەبەخشێت بۆ پێگەێنانی پرۆتینەکانی ناولەش. بۆیە زۆر باشە بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی لەش لە وەرزشوانان. خواردنی سەروپێ مرۆڤ لە توشبوون بە شێرپەنجە تا ڕادێکی باش دەپارێزێت، چونکە دژە شێرپەنجەیە و بڕێکی باش لە دژە ئۆکسان لەخۆ دەگرێت. هەروەها پێگاتەی دەوڵەمەندە بە پرۆتین کە بەسوودا بۆ گەشەکردنی خانەکانی لەش. بۆیە پسپۆڕان بە پێویستی دەزانن ئەو خۆراکە بدرێت بە منداڵ. لە کوردستان بە هەردوو ناوی سەروپێ و کەلە پاچا ناسراوە. بە کوردی کرمانجی پێی دەوترێت سێروپێ، لە وڵاتانی عەرەبی پێی دەوترێت ئەلباجە و لە ئێران و تورکیا بە کلکە پاچا ناسراوە. لە هەریەک لە کوردستان و ئازربایجان و ئەرمەنستان پێی دەوترێت خاش. لە وڵاتی نەرویجیش پێی دەوترێت ئسمالاهو. لە شەوانی کریسمس زۆر بەناوبانگە و داواکاریەکی زۆری لەسەرە.